ڕێرەکە ڕۆژی دەی حوزەیرانی ئەمساڵ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت کۆمسیۆن دەبێ ئامادەکاریەکانی خۆی بکات و هاوکات کۆمەڵێک ڕێنمایی نوێ هەیە بۆ کەسانێکیانەوەکو پارت و لایەنی سیاسی بەشداری لە هەڵبژاردننی ئەمجارەی پەرلەمانی کوردستان جا بکەن سەبارەت بە ئامادەکاریەکانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق زیاتر قسە دەکەم میوانەکەم بەڕێز جمانە غەلای گوتەبێژی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقا لە بەغداوە لەگەڵم دەبێت بەڕێز جمانە ئەم کاتت باش 3 مانگ ماوە لە بەردەم کۆمسیۆنجا بۆی کە بتوانێت ئامادەکاریەکانی تاو بکات بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن لە دەی حوزەیران کۆمسیۆن دەتوانێت لەو ماوەیەدا سرجم ئامادەکاریەکان تاو بکات. سلام علیکم. سڵاو لە جەنابیشت کۆمسیۆنی باڵای سەربەخە هەڵبژاردنەکان ئامادەیی تێدایەکە لەو کاتی هەڵبژاردن ئەنجام داد کە دیاری کراوە لەلایەن سەرۆکاتی هەرێمەوە لە دەی 6 هەروها ئێمە کۆمەڵێک لیژنەی فەنی و هوەری و ئیداریمان پێکهێناوە پێشتریش ئەنجومەنی کۆمسیۆن دەستی کردبوو بە ئامادەکاریەکانی بۆ ئەوەی کە تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان نوێ بکاتەوە هەروها چاپی کارتەکانی دەنگدان بکات هەروها کارتی بایۆمەتری بۆ ئەو کەسانە نوێ بکاتەوە هەروها ئەو کارتانەی کە تۆمارمان کردوێتەوە ڕادستی بنکەکانمان هەرمی کوردستان کراون لەلایەن سنتەرەکانی ئێمە و لە هەرێمی کوردستان دابەش دەکرێن بەسەر دەنگدەکاندا هەروەها ئەنجومەنی کۆمسیۆن لە ماوەکانی پێشوودا دەستی بە ئامادەکاری کردبوو بۆ ئەم هەڵبژاردنە کۆمەڵێکی زۆر ڕێنمایی بڵاو کردوێتەوە ڕێنمایی بەسەر کارمەندەکان ڕێنمایی بەسەر ئەو کەسانی کە کامپینی هەڵبژاردن بەڕێوە دەبن هەروها ڕێنمایی دەربارەی جیاکردنەوەی دەنگەکان و شێوازی بانگەشەی هەڵبژاردننی پارتە سیاسیەکان ئێمە ڕێنماییمان لەم بارەوە بڵاو کردوێتەوە هەروەها ئێستاش ئامادەکاریەکانمان بەردەوامە بۆ ئەوەی کە لەلایەن دادوەر و دادوەرە بەڕێزەکان و ئەندامانی کۆمسیۆنەوە ئێمە سووری لەسەر ئەوەی ئەم هەڵبژاردنە بە پێی ستانداردە نێودەوڵەتیەکان بە شێوەیەکی شەفاف و پاک بەڕێوە بچێت. بەڵێ ئەو ڕێنمایانەی کە کۆمسیۆن بڵاوی کردوتەوە ئایا هیچ گۆڕانکاریێکی بەسەردا هاتووە چە لە تۆمارکردنی لیست و قوارە سیاسیەکان ئەو ماوەیە کە بۆیان دیاری کراوە درێژ دەکرێتەوە یان نە چۆن دەتوانن ناوی خۆیان تۆمار بکەن بە تایبەتی ڕێنمایی نوێ هەیە؟ بەڵێ بەڵێ ئەوەی کە پێویستە بە ڕێنمایەکانەوە ڕێنمایی تۆماری هەڵپیمانەکان کۆمەڵێک پارتی سیاسی هەن کە لای ئێمە تۆمار کراون لەلایەن وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان و فەرمانگەی پارتەکانەوە پێشکەشمان کراون نزیکەی 38 پارتی سیاسی تۆمار کراون لەلایەن وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانەوە ڕادستی کۆمسیۆن کراون دوێنێ ئەنجومەنی باڵا ڕێنمایەکانی تۆماری هاوپەیمانیەکانی بڵاو کردەوە کە دەڵێت هاوپەیمانێتەکان ئەگەر حیزبێک بێت هاوپەیمانی دروستکە پێویستە لەگەڵ پارتێکی دیکەیە خۆ زیاترا بێت هەروەها لە چوارچێوەی هەڵبژاردنەکاندا پێویستە پارتەکان پێک و هاوپەیمانی بکەن ئەگەر بیان نەوێت پارتێک یاخود زیاتر دەتوانێت هاوپەیمانیتی بکات. بەڵێ ئایا هیچ کێشێکی تەکنیکی لە بنکەکانی دەنگداندا ئەگەری هەیە ڕووداد لەبەرەوەی لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکاندا بینیمان کۆمەڵێک لەو ئامێرانە کاریان نەدەکرد ئەمانە چۆن چارەسەر کراوە چۆن چاودێری بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدان لە ڕۆژی هەڵبژاردن دەکرێت؟ بەڵێ ئەوەی کە پەیوەستە بە کۆمسیۆنەوە ئێمە لە ڕێگەی دائیرەیەکی تایبەتەوە کە پێویستە بە زانیاریەکانەوە ئێمە بنکەکانی سەرەتامان تۆمار کردووە ئەو بنکانەمان دیاری کردووە کە نزیکەی 166 بنکەیە ئەوەی کە پێویستە بەکارەکانی کۆمسیۆنەوە هەنگاوی پێشینەمان ناوە بۆ ئەوی هەڵبژاردنە بە شێوەیەک بەڕێوە بچێت کە هیچ کێشەیەک تیایدا ڕوو نەدێت ئێستا ئێمە هەڵسەنگاندن بۆ کارەکانمان دەکەین لە ڕێگەی کۆمەڵێک لیژنەی هوەری و ئیداری و یاساییەوە هەڵسەنگاندن بۆ کارەکانی کۆمسیۆن دەکەین بۆ هیچ کێشەیەکی تەکنیکیمان ڕوبەڕوو نەبێتەوە چونکە کۆمسیۆن بەرپرسە لەم پرۆسەیە کۆمسیۆن بەردەوامە لە کارەکانی لەم ڕوانگەیەوە. بەڵێ بەڕێز تاماژەت بەوە کرد کە بنکەکانتیان دیاری کردووەکرێت بە ژمارە پێمان بڵێ کە ژمارەی بنکەکانی دەنگدان لە هەرێمی کوردستان چەند دەبن وەروها ماوەی بانگەشە بۆ کاندیدەکانی هەڵبژاردن چۆن دەبێت؟
ئەوەی کە پێوەستە بە بنکەکانەوە بنکەکانی دەنگدان کە بەپێی هەڵسەنگاندنی یەکەممان وەکو جەناب دەزان کە ڕاگەاندنی کۆتایی دوای هەڵسەنگاندەکانی هەمومان دێت هەروەها پێوەستە بە ژمارەی دەنگدەرانەوە هەڵسەنگاندنی سەرەتاییمان ئەوە دەردەخات کە نزیکەی 1266 بنکە هەن ئەو بنکانیشی کە پەیوەستن بە ئەم تۆمارەوە نزیکەی 5,000 بنکەمان هەیە لەناو ئەم 1200 بنکەیەدا. کۆمسیۆن کارەکانی کردووە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی تەواو ڕێکخرا و ئەم بنکانە دەنگدەران بەسەر بنکەکاندا دابەش بکات. باشە ژماری دەنگدەران بۆ هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستان چەندە و هەروەها نوێکردنەوەی کارتی بایۆمتری ئەو کەسانەی کە توانن دەنگ بدەن تا چه قۆناغێک بەرەو پێشەوە چووە لە سەدا چەندی تاوە بووە؟